هەشتی مارس تێکۆشانی ژنان دژ بە چەوسانەوەیان. هەشتی مارس بۆ ڕێزلێنان لە خەباتی سەدان ساڵەی ژنان دیاری کراوە. مێژووی دیاریکردنی ئەم ڕۆژە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1857 ئەو کاتی ژنانی کرێکار لە کارخانەی ڕستن و چنین لە شاری نیویۆرکی ئەمریکا بە مەبەستی کەمکردنەوەی ماوەی کارکردن و پێدانی کرەیەکی شایستەتر خۆپیشاندانێکی گەوریان ئەنجامدا. لە هەشتی مارسدا ژنانی کرێکار لە ئاست ئەو ستەمانەی بەرامبەریان دەکرا بێدەنگیان شکاند و ڕژانە سەر شەقامەکان. ئەم ناڕەزاییە بەشێکی زۆری ژنانی کارگەی گرتەوە و بەردەوامی هەبوو، بەڵام لەلایەن پۆلیسەوە هێرش کرا سەریان، بەشێکیان دەستگیر کران و ژمارەیەکی بەرچاویش کوژران و بریندار بوون. خەباتی ژنانی کارخانەی ڕستن و چنین لە ئەمریکا وەک ڕووداوێکی مێژووی و گرنگ لە مێژووی خەباتی مافخوازانی ژنان هەژمار دەکرێت. دوای تێپەڕینی زیاتر لە 50 ساڵ و لە 8 مارسی 1970 دووبارە ژنانی کرێکاری کارگەی ڕستن و چنینی کەتان لە شاری نیویۆرک لەگەڵ یادکردنەوەی ئەم ڕۆژە بەهۆی پەستانی زۆری کار لەسەریان و موچەیەکی کەم دەنگی ناڕزاییان بەرز کردەوە. خاوەنی کارگەکە بە هاوکاری پاسەوانەکانی کارگە و بۆ ڕێگری لە گەشتنی ناڕزایەتیەکان بە بەشەکانی دیکەی کارگەکە ئەو ژنانیان لە شوێنی کارەکانیان زیندانی کرد. دواتر بە هۆکارێکی نادیار ئاگر لە کارگەکەدا کەوتەوە. تەنها چەند ژنێک لە دیلکراوەکان توانیان خۆیان ڕزگار بکەن. لەم ڕووداوەدا 129 کرێکاری ژن سووتان. ڕۆژی 8 مارس وەک ڕۆژێک بۆ ناڕزایەتی ژنان بەرامبەر نادادیەکان لە یادەوەری خەڵک دامایەوە. ساڵ لە دوای ساڵ لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ناڕزایەتی ژنان وەک خۆپیشاندان و دروستکردنی فشار لە بەرامبەر مافەکانی ژناندا بەردەوام بوو. یەکەمین ڕۆژی جیهانی ژن لە مانگی مارسی 1911 لە دانیمارک، ئەڵمانیا، هۆڵەندا، نەمسا، سویسرا و ئەمریکا بەڕێوە چوو. ملیۆنان ژن لە چالێکیەکانی ئەو ڕۆژەدا بەشداریان کرد. خواستە سەرەکیەکانی ژنان بریتی بوون لە یاسای پاراستنی مافی کرێکار بۆ ژنان، مافی دەنگدان و بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا، یەکسانی موچە لەگەڵ پیاواندا، 8 کاتژمێر کارکردن لە ڕۆژێکدا، پاراستنی دایک و منداڵەکەی، زیادکردنی موچەکەمەکان و پێدانی موچەیەکی شایستە لە بەرامبەر کارکردندا. دواتر لە ساڵی 1970 ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان بڕیاریدا کە 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن بە فەرمی بناسرێت. هۆکاری دیاریکردنی ڕۆژی 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژنان ڕێزلێنان بوو لە بیرەوەری خەباتی ژنانی کرێکاری کارگەی ڕستنی نیویۆرک لە ساڵی 1857. ئێستا هەموو ساڵێک و لە یادی 8 مارسدا ئەم بۆنەیە لە زۆر وڵاتی دنیا ڕێزی لێدەگیرێت و بە شکۆداری بەڕێوە دەچێت، وەک ڕۆژی وەستانەوە بەرامبەر بە نادادی، هەڵاواردنی جێندەری و چەوسانەوەی ژنان لە شوێنی کار، هەروەها ڕێزگرتن لەو کەسانی کە ئاگری ئەم شۆڕشیان هەڵگیرسان لە پێناو باشترکردنی دۆخی ژنان. دەستکەوتەکانی تێکۆشانی ژنانی کرێکار بۆ چەسپاندنی یەکسانی هەمەلایەنە و دەستخستنی مافە سەرەتایی و ئینسانیەکانی ژنان کەم نین. لە زۆربەی وڵاتانی جیهان مافی دەنگدان و بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن و هەڵسوڕانی سیاسی بە فەرمی ناسنرا، بەڵام هێشتا لە زۆربەی وڵاتانی جیهان لە چوارچێوەی خێزان، کۆمەڵگا یان شوێنی کار ژنان ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە. تاکوی ئێستا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە وڵاتانی ئەفریقا کچان لە تەمەنی منداڵیدا هاوسەرگیریان پێدەکرێت. تاوانی کوشتن لەژێر ناوی شەرەف و خەتەنەکردنی کچان بەردەوامە. لە پێشکەوتوترین وڵاتانی جیهانیش هێزی کاری ژنان بەرامبەر بەکاری یەکسان لەگەڵ پیاوان هەرزانترا، ڕێژەی داهاتی ژن بەراورد بە پیاوان کەمترا. سێ لە سەر چواری نەخوێندەوارەکانی جیهان ژنانن. ژنان و منداڵان گەورەترین قوربانی ئاوارەی شەڕەکانن. دیاریکردنی جلوبەرگ بۆ ژنان، حیجابی زۆرەملێ، بازرگانی بە ژنان، دەستدرێژی سێکسی و جەستەیی و دەرونی نمونەی بندەستی ئاشکرایە کە ڕۆژانە وەک دیاردەیەکی ئاسایی دژی ژنان بەڕێوە دەچێت. زیاتر لە 100 ساڵ بەسەر مێژووی دەستنیشانکردنی ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی ژن تێدەپەڕێت، بەڵام هێشتا هۆکار زۆرن بۆ ژنان و پارێزەرانی مافەکانی ژنان لەم ڕۆژەدا لە سەرتاسەری جیهان بێنە مەیدان و بەرگری لە مافە سەرەتایەکانی ژنان بکەن. سەرباری کرانەوەی کوردستان بەڕووی جیهاندا و تێکەڵبوونی بە ژیانی سەردەمیانە و تەکنەلۆژیا، تاوان و توندوتیژیەکان بەرامبەر ژنان ڕووی لە زیادبوونە. دامەزراندنی چەندین ڕێکخراو لە ژێرناوی داکۆکیکردن لە مافەکانی ژنان و پاراستنیان هاتنە پێشەوەی ژنان لە بوارە جیاجیاکاندا و نیشاندانی توانە و دیاریکردنی جێدەستی خۆیان، بەڵام هێشتا نەتواندراوە ئەو دیاردانە لە کۆمەڵگەی کوردیدا بسڕێتەوە. لە دوایین ئاماری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان دەردەکەوێت کە لە ماوەی ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان 24 حاڵەتی کوشتن، 61 حاڵەتی خۆکوشتن و 86 حاڵەتی سووتان و خۆسووتاندن تۆمار کراوە. بە پێی ڕاگەیەنراوی لیژنەی داکۆکیکردن لە مافی ژنان لە پەرلەمانی هەرێم لە ماوەی کەمتر لە 2 مانگی سەرەتای ئەم ساڵدا نۆژن بوونەتە قوربانی توندوتیژی.
دوای 114 ساڵ هێشتا ئاگری سەر جەستەی ژنان خامۆژ نەبووە لە نیویۆرکەوە بۆ شاری سلێمانی لە کرێکارانی کارگەی ڕستن و چنینەوە بۆ دایکێکی تەمەن 21 ساڵ کە لە شیرینی خەودا لەلایەن پیاوێکی خاوەن هەمان عەقڵێتی سەدەیەک بەر لە ئێستا ئاگر لە جەستەی بەردەدرێت و دەسووتێنرێت. شنیار شەوی 18 شوبات لە ماڵەکەی خۆیدا لەلایەن هاوسەرەکەیەوە سووتێنرا و بەرەبەیانی 23 شوبات لە نەخۆشخانەی سوتاوی سلێمانی گیانی لەدەستدا. ئەمڕوودا پێمان دەڵێت بۆ سڕینەوەی زێهنەتی پیاو سالاری و هەڵاواردن ژنان پێویستیان بە بەردەوامی پێدان و بڵندکردنی تێکۆشانی 8 مارسە.